خۆشەویستان بەردەوامین دەچینە لای یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان هەر پێوەستە بە هەڵبژاردنەکانی تورکیا گفتوگۆکەین لەبارەی هەڵبژاردنەکانی تورکیا بەگشتی و بۆ کورد بە تایبەت ئەم بەشیان بۆ ئێمە زۆر گرنگە لە باشووری کوردستان کوردانی باکوور لە دوای هەڵبژاردنەکانی تورکیاوە بە بڵین چیان بەسەر دێ لە پرۆسی سیاسیدا ڕۆڵیان چی دەبێ ئایندی ئەوان لەوێ چی دەبێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز خەڵەف غەفور بەڕێزیان ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی و شارەزان لە کاروباری تورکیا کا خەڵەف بەخێر بێ بە خێراتی سەرچاو هەڵبژاردنەکان ڕوانینە چۆن بوو بۆی پێ چۆن بوو بەگشتی بۆ هەڵبژاردنەکانی دوێنێ هەڵبژاردنەکان پێچەوانەی زۆرێک لە پێشبینی و ئەو ڕاپرسیانە بوو کە باسییان لێو ئەکرد بەوەی کە کەمال کلیژداروغڵو بە ڕێژە و ئەندازەیەکی زۆر پێش ڕەجەب تەیب ئەردۆغان ئەکەوێ ئەمە نەبینرا لە ڕاستیە و بەڵام بەشێکی زۆرش لە چاودێران پێیان وابوو لە گەڕی یەکەمە هیچ کامیان ناتوانێت لای بکەنەوە ئەگەڕێتە ئەکەوێتە گەڕی دوم ئێستا تا ئێستا ینی ئەگەر گۆڕانکارێکی زۆر یەکلاکەرەوە ڕوونەدا بە ئەگەرێکی زۆر هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ئەچێتە گەڕی دووەمە کە چواردە ڕۆژی تر یعنی بسوەشتی پێنج با بڵێن ئەنجام ئەدرێ لەم چواردە ڕۆژە ئاڵ و گۆڕ دروستە بێ هاوپەیمانەتی نوێ ئەبێ خیتابی جیاواز ئەبێ و ئەمانە بنەهۆی ئەوەی گۆڕانکاریەکان بکرێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەڵبژاردنەکانە کورد هەم کاریگەری هەبوو لەسەرەوەی ئەردۆغان سەر نەکەوێ چونکە بەربەستی دە لە سەتی تێپەڕان ئەم خەڵکە زۆرێکە بووە دە لە سەتەکەی هێناوەوەکو ڕێژەی سەدی دەنگان بۆ هاوپەیمان بە زۆری بۆ هاوپەیمانەتی میلەت چوو بۆ کەمال کلیژداروغڵو ئەگەر ئەمەنە بۆ ئەردۆغان لە گەڕی یەکەما سەرکەوت کەواتە کورد یەکەم کارتی خۆی بەکارهێنا بۆ ئەو سیاسەتە خراپانەی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەردۆغان بەرامبەر کورد با بڵێن ئەوەی کردووە بەکاری هێناوە سەر کوردی کردووە لایانی کە دڵ ناخۆشەکە لەم هەڵبژاردنە ئەوەیە کە کێروی حزب و ئاراستە قەومێت تونندڕەوەکان بەرز بوونەتەوە بۆ نمونە سینان دۆغان ڕێژەی 5% دەوانکانی هێناوە ئەمە بەڕاستی زۆر زۆر مەترسیدارە کە قەومێکی متەتەڕیفە بۆ نمونە حزبەکەی دەوڵەت باخچەلی سێ کورسی زیاتری بەدەستێناوە ینی ئەمە شەر کە هەر کورد ڕەتەکاتەوە وەک نەتەوەکو مافۆکو هەموو شتێکی هەروەها ئی پارتی ئەوەی مەراڵ ئاکشنەر ئەمەش بە هەمان شێوە ئەڵێپەکە تیرۆرستە هەدەپە تیرۆرستە ئەبێ دایخی ئەبێ کۆتاییان پێبێنێ بێ بیان کوژێ بێ سژنیانکەی ئەمەش نۆ کورسی زیادی کردووە ینی نۆ کورسی کەم نییە ینی ژمارێکی زۆر زۆر گەورەی بۆ هاوکێشەی هەڵبژاردن یا دەنگدان یا پەسەندکردن و پەسەند نەکردنی یاساکان لە پەرلەمانێک لایەکاتەوە بەڵام دڵخۆشکەریش ئەوەیە کورد هەم باش مامەڵی لەگەڵ واقعەکە کرد و هەم دەنگکانی کەمی نەکرد و بەربەسی دەر لە سەتی تێپەڕانەوە باشە کەواتە ئەکرێ بڵین ئەنجامەکان بەگشتی ئەنجامی چاوەڕوان کراو بوون بۆ کورد بە تایبەت بڵێ تقریبان چاوەڕوان کراو بوو ینی زۆرێک لە ڕاپرسیەکان ینی پێشبینی ئەمە شیانە کرد کە لە گەڕی یەکەما یەکلایی نابێتەوە باشە ئەمە یەکلایی نەبوو ئێستا ئەکەوێتە سەر گەڕی دووە لە ماوەی ئەم چواردە ڕۆژە هاوپەیمانەتی میلەت چۆن مامەڵێ لەگەڵ بۆ نمونە سینان دۆغانەکە ئەردۆغان چۆن مامەڵی لەگەڵاکە گۆڕینی خیتابێکێکە لەو شتانی کە زۆر زۆر مەسەلەن گرنگە ینی ئەردۆغان ئەڵێ یەکێک لەو شتانەی وای کرد ئێمە ئەم سەرکەوتنە بەدەستبێنین ئێمە شان بەشان لەگەڵ تیرۆرستەکانە هەنگاومان نەنا شان بەشان لەگەڵ سەلاح دەمیتاش ئەو بۆ خۆ دەزانی پێڵێ سەلۆ لەگەڵ سەلۆ هەنگاومان نەنا کەواتە پێ ناچێ ئەردۆغان لە ئەم چواردە ڕۆژەشە لەم خیتابە ئاگرینە پاشگەز بێتەوە بۆ ئاراستەیە کە بێوێ هەدەپە قەنەعات پێ بکە دەنگکانی بۆ ئەو بێ و هەدەپەش ینی ناتوانێ ینی وەکو جۆرێک لە خۆکوشتن و خۆکشتنی سیاسی وایەگەر چەند ئۆفەرشی بەنێ لە ماوەی ئەم چواردە ڕۆژە بگەڕێتەوە بۆ لای ئەردۆغان و دەنگی پێودا کەواتە ئێستا شتەکە ئەوەستێتە سەر دوو پوینت لێرە یەکەمیان ئەوەیە کە ئەم خیتابە هەم جەهەبە بیگۆڕێ هەم ئەردۆغان بیگۆڕێ بۆ جۆرێک لە دەنگدەر کە ئەم دەنگدەرانە لەوە هەر نەچوون بۆ دەنگدان چونکە ینی 88% دەنگی داوە 12% دەنگدەران دەنگی نەداوە ینی ئەکرێتەوە قەنەعەت بە بەشێک لەمانشکەی بچن بۆ دەنگدان ئەمە گرنگە
بەشێکی دەنگدەر لەوە چێ بتوانانی لە ڕێگەی خیتابەوە قەناعەتیان پێ بکەی دەنگدانیان بگۆڕن. ئەوە دوو شتێکی تر هەیە سینان دۆغانە. سینان دۆغان 5.3 دەنگکانی هێناوە. ئەمە ئەگەر بچێتە سەر دەنگکە ئەگەر ئەو دوو لایەنە ئەردۆغان و کلیزارۆغڵ و دەنگکانشان کەم نەبێتەوە بە 5 پوینتەکەی لەگەڵ 45 پوینتەکە بربەستەیە پەڕێ بربەستی پەنجاوێک بۆ ئەردۆغانیش هەروایە. لایەنی گرنگ ئەوەیە کە لە گەڕی دووەما پێویست بە بربەس بڵێن ڕێژەی 50 زایدێک نییە. کێ زۆرتر بێنێ ئەوەیە لەوە چ ئەردۆغان چل بێنێ ئەو 39 بێنێ. ئیتر هەر ڕقمێکە ناوی ئەنەی 50 چ لە سی ئەوانە ئەم 5% سینان دۆغان بەڕاستی لێرا گرنگە کە چۆن ئەتوان لەوتە جەهەپە ئۆفەرێکی باتێ لەگەڵی ڕێککەوێت چونکە بۆ نمونە سینان دۆغان کاتی خۆی لە پارتی بزوتنەوەی نەتەوەی مەهەپە کە دەوڵەت باخچەلی سەرۆکاتێکە ئەسەر لە نێو هاوپەیمانەتی جمهورایە لەوێ بووە لە سەرلیستی ئەوان با بڵێن پەرلەمانتار بووە و لەسەر ئەوەی کە دەنگی بۆ پرۆژە یاسایی گۆڕانکاری دەستور نەدا لە ناو پەرلەمانی تورکیا مەهەپە دەریان کرد لە ڕیزەکانی خۆیان ئەگەرچی چەندین لایەنی ترش ئۆفەری گەورە گەورەیاندایە بۆ نمونە بچێتە حزبەکانیانەوە بربژێریکەن لە چەند ساڵی ڕابردووە بەڵام ئەو هەر نەیکرد وەکو سربەخۆ مایەوە. یعنی ئەمە هەم دژی یاسای سەرۆکایەتیە یعنی سیستمی سەرۆکایەتیە هەم با بڵێن لە مەهەپە دەرکراوە لەگەڵ باخچەلی لە سیراعێکی سیاسی قورسایە بۆی ئەم دوو هۆکارە لەوە چێ وا بکا کە مەسەلەن جەهەپە سوودی لێوەرگرن و بچنە گفتوگویەکی سیاسیەوە لەگەڵ بڕای پێ بهێن هەنێک لە دەنگکانی بێن بۆ لای خۆ. باشە بە بڕای تۆ دەوترێ کورد ڕەنگە و حەماسی نەبێت دوێنێ چوە دەنگی خۆی داوە بە کاندیدەکانی خۆی و لە پەناوەشەوە دەنگی بە کلەزارۆغڵ داوە لەبەر هاوپەیمانیان لەگەڵدا هەیە بەڵام ڕەنگە لە 28 مانگا ئەو حەماسی نەبێ بچێتە نابەوەی دەنگ بە کلەزارۆغڵدا بەشداری دەنگدان بکە بەو ڕاتی دوێنێ. ئەخر ئەوە پەیوەندی بە مەزاجی کەسیوە نییە پەیوەندی بە داهاتوویەکی سیاسیەوە هەیە کە ئەگەر نەچێ و کاریگەری خۆی نەسەلمێنێ سبەینێ هەم لە کلیزار ئۆغڵوشە بێ و هەم با بڵێن لە ڕەجەب تەیب ئەردۆغانیشە بێ. کێشەی کورد ئەزانی چیە؟ کورد لە ماوەکانی ڕابردووە هەتە بە چەند هەڵەیەکی کریکێک لەوانە لەسەر مەسەلەی سیستەمی سەرۆکایەتی و سیستەمی پەرلەمانی لەگەڵ ئەردۆغان تێکیدا. یعنی بۆ کورد بەڕای من گرنگ نییە سیستەم لە تورکیا سەرۆکایەتی بێ یا پەرلەمانی بێ چونکە ئەکرێ لە سیستەمێکی پەرلەمانیە حکوومەتێک سەرۆکوەزیرانێکی تونڕەی وەکو ئەردۆغان کورد بچەوسێنێتەوە وە چەوسانشەوە خۆمان ینی لە ئەلاما ئیشمان گوڕ ڕۆژانە بینیمان و هەر ئەردۆغان لە سەردەمی و کە سیستەم سەرۆکایەتی و سەرۆک کۆمارە کورد دەچەوسێنێتەوە کەواتە ڕەبتی کورد ڕەبتی بەوە نییە سیستەمەکە چی ڕەبتی بە عەقڵێتی سیاسیەوەیە عەقڵێتی سیاسی تورکتاوە گوێسە بە ئەردۆغان کە ئیسلامیکی کۆنزەرڤاتیڤە مەهەپە کە قەومێکی تونڕەوە لێرە ئی پارتی لەوێ جەهەپە هەمویان دژی کوردن. کورد پێویستی بەوە هەیە لە پەرلەمانە زۆرترین ڕێژەی هەبێ بۆی خەباتی پەرلەمانی پەرە پێ بدە. ئەنی کورد پێویستی بە سەفاقاتی پەرلەمانیە لەناو پەرلەمانە چەند هێزی هەیە ئەوەی بڵێ من کوردم و کوردایەتیش بکە نابێتە سەرۆکی پەرلەمان ئەوەی بڵێ من کوردم ئەمە ئەگەر سیستەم پەرلەمانی بێ نابێتە سەرۆک وەزیران ئەگەر کوردێک بڵێ من کوردم وەک سەلاحدین دەمیرتاش نەئەبێتە بەربژێری ئەکەپە و نەئەبێتە بەربژێری جەهەپە و ناشبێتە سەرۆک کۆمار کەواتە ئەم سەرۆکانە بۆ ئێمە گرنگ نین ئێمە پێویستمان بەوەی عەقڵێتی سیاسی هەبێ کە بڕوای وابێ کورد نەتەوەیەکە شوناسێکی سیاسی هەیە و ئەبێ کێشەکەی لە چوارچێوەی پرۆژەیەکی سیاسیە لە تورکیا چارەسەر بکرێت. باشە دەرچوونی کلەزارۆغڵ و چی لە دۆخی کورد دەگۆڕێ مانەوەی ئەردۆغان چی بۆ دۆخی کورد پێ؟ هیچیان نابنە وەرەقێکی سیاسیان نییە بۆ چارەسەرکردنی دۆزی کورد بەو شێوەی کە شوناسکی سیاسی هەبێ ئەردۆغان ئەڵێ تا من لە دەسەڵاتە بم تا ئەک پارتی بێت سەلاحدین دەیمێتاش ئازاد ناکرێ و شتێکیش نییە بە ناوی کێشەی کوردیانی لە کات لە چەند ڕۆژ پێش کۆتایی ئەو ئەخیرانەی بانگەشێڵ بژاردن وتی شتێک نییە بە ناوی دۆزی کورد کەواتە گەر ئەردۆغان دەرچێتەوە تۆ چاوەڕێمەکە وەرەقێکی سیاسی هەبێ وەک سەرۆک کۆمار دۆزی کوردی پێ چارەسەرکە هەر ئەوەی هەیە ئەمێنێتەوە ئەگەر خراپترینەکە کەمال کلیزدارۆغڵ هاوپەیمانەتی مێزی شەش کورسیان هەیە ئەم هاوپەیمانێتێ دوو هێزی سەرەکی تایە یەکەمیان جەهەپەیە کە کەمال کلیزدارۆغڵ سەرۆکی گشتیەتی لە ئی پارتی کە مەراڵ ئاکشنەرە مەراڵ ئاکشنەر لە مەهاپە هاتووەتە دەرەوە ئەڵێ کورد شتێک نییە بە ناوی کورد و کێشەکەی زائید ئەڵێ هەدەپە تیرۆرستە و پەکەکە تیرۆرستە باشە و نزیکەی 45
کورسیشی هەیە 45 کورسیش لە پەرلەمانە هەیە کە کەمال کلیجداروغڵو پێویستی پێیەتی و لە ماوەی ڕابردووە کە کەمال کلیجداروغڵو ویستی بەڕەسمی هەدەبە بێنێتێنەوە هاوپەیمانێتێکەوە ئی پارتی و مەڕەڵ ئاکشنەوتیان ئێمە ئەکشینەوە ئەگەر هەر بۆ دانیشتنیش بێ یعنی گوێی لێ بگری پێشنیارێ بۆ بکە بۆی ئەوان ڕەتی ئەکەنەوە و هیچ بەرامبەر ئەوەی کە هەدەپە دەنگی داوەیە پارتی سەوزی چەپ دەنگی داوە هیچ وەرەقێکی سیاسیان نییە لەگەڵ کەمال کلیجداروغڵو ئەڵێ دووشتان بۆ دووشت هەوڵەدەم دووشت بکەم یەکەم دەمیرتاژ بەردەم کە ئەمە زۆر خەتەرە ینی تۆ قەزەی میلەتێک بندکەی بە ئازادکردنی یەک کەسەوە و قەیومەکان کە دانراون لایەنە بم سەرک شارەوانی ڕاستەقینەکان ئەهێنمەوە شوێنی خۆیان ئەم دووشتە ئەڵێ ئەو هەوڵە دەمەیکەم خۆ ناتوانێت ئەگەر سەریشکەوەکو سینناریو ئەگەر تۆ وەریگرە کەمال کلیجداروغڵو بێتە سەرۆک حەوت ڕاوێژکاری ئەبێ 5 سەرۆک حزب و ئەو 5 سەرۆک حزبە بەتایبەت مەرەڵ ئاکشنەر مەرجان بۆ دانەوە کە سەرۆک شارەوانی ئەستەمبول لەگەڵ سەرۆک شارەوانی ئەنقەرە ئەبێ ئەو دوانش بکاتە یاریدە دەری خۆی کەواتە سەرۆک کۆمار تەنها بڕیار نادا بە حەوت یاریدە دەڕوێنی بە حەوت جێگرەوە یعنی ئەمەشی یەکە لە سەر سوڕهێنەرەکانی جیهان لە دنیای سەرۆک کۆمارێک هەبێ حەوت جێگری هەبێ حەوت یاریدە دەری ئەمە بۆ ئەردوغان وانە ئەردوغان خۆی بڕیارەدا 20 ساڵی ڕێکە لە تورکیا ئەردوغان بڕیارەدا لە 2003 تا ئەم ساتە لە دیاریکردنی موختار لە دیاریکردنی بربژێری پەرلەمان لە دیاریکردنی وەزیر لە لابردنیان لە سیستەم لە ڕنگ لە حتا کاکە فەرشی سوور کە لە دنیاە فەرشی سەرۆکایەتی ئەو ڕەنگەی گۆڕی بۆ شین ینی هەموو شتێکی وڵاتی گۆڕیەوە لە ماوەی 20 ساڵە هێز نەبوو قسە لە قسەیە بکە تەمەن و سەحەت و ئەمە ڕێگی پێدا ڕاستە مردنەوە بەدەستخوایە بەڵام سەحەت و بیرکردنەوە ئەوەی هەر بەم شێوازی ڕابردوو بەردەوامە بێ باوەڕ ناکرێت بۆ شێوازە بەردەوام بێ ئەردۆغان زۆر بۆ بەتایبەت دەم گەنگدانی دوێنێشکا خەڵەوانی ببوورە یعنی پێدوانیە بێ پێدوایە چاو بە پرۆسی ینی ڕوانینی خۆی بۆ پرۆسی سیاسی لەوێ بخشێنێتەوە لانی کەم بۆ کورد کەمێک مەرونەتی هەبێ بەرامبەر بە نایکە ئەردۆغان لە دوادای تەمەنی سیاسەتی تەنانەت ئەگە دەریش چێتەوە ئەزانی هەرم 4 ساڵە سەحەت و تەمەنی ڕێگەیدا سەرۆک بێ بۆیە شتێک ناکات تا ئەو پرۆژە ئایدۆلۆژیەکی هەوڵەدا جێبەجێ بکە مەسەڵێن نسبە پشتی کردووەتە ئەوروپا پشتی کردووەتە ئەمریکا بەلای رووسیا ڕۆشتووە مەسەڵەن خەریکی ئەو دروستکردنی ماڤێ ڤەتەنە نیشتیمانی شین لە ناو دەریا دروستەکە غاز بەرەمێنێ ئەو تازە بیری لاوەی ئەوێ بە نەوەیەکی دربێتەوە باکووری کورسان داگیر بکاتەوە ئەوش لە ڕێگەی دەرکردنی نەوت و غاز و لەو ناوچانە ئەردۆغان تازە باوەڕ ناکرێت بە ئەگەرێکی زۆرەوە مامەڵە لەگەڵ هەدەپە بکە ئەگەر بیەوێ هەنێک کرانەوە بەڕووی کووردا بکە بۆ نمونە لە ڕووی کولتوری لە ڕووی مەسەلەی خوێندن لەو شتانە وەکو حکوومەتەکەیەکە وەکو ئیدارەکەیەکە لە ڕێگەی هەدەپەوە شتێکی لەو جۆرە ناکە و بینیمانێن لێم هەڵبژاردنە یەکێک لەو کەسانەی کە زۆر نەبوو بە جێگەی باس و خواست مەسەلەن عەبدوڵڵا جەلان بوو کە نە ڕێگەیاندا تەسریح هێبدا نە ڕێکەوتن لەگەڵی نەداوایان لێکردنە هیچ یانی شتێکی وا نەبوو جێگەی باس و خواست دەست خۆش بکە خەڵەف سپاس بامادە سپاس بە ڕوونکردنەوەکانە